پیاوێکی بەتەمەنی سەرسپی لە ناوچەیەکی شاخاوی ویلایەتی پێنسیلڤانیای ئەمریکا لە نێو بینایەکی سادە دانیشتەجێیە. ڕۆژانە دەوری قورئان دەکاتەوە و وانەی حەدیث دەڵێتەوە و سەرقاڵی لێکۆڵینەوەی قورئانیە. ئەم پیاوە بەتەمەنە کە ساڵی 2008 لەلایەن گۆڤاری فۆرین پۆلیسی و گۆڤاری پرۆسپێکتەوە بە کاریگەرترین بیرمەندی جیهان و ساڵی 2013ش لەلایەن گۆڤاری تایمەوە بە کاریگەرترین کەسایەتی ساڵ هەڵبژێردرا، تەنها زانایەکی ئاینی نییە، بەڵکو لە هەمان کاتدا دانا و بیرمەندێکی سەردەمیانەیە و چالاکوانێکی بواری پێکەوە ژیان و لێبوردەیی و دیموکراسی و مافەکانی مرۆڤ و ئاشتی جیهانی و مافەکانی ژنانیشە. You are contributing to lasting peace and security at home and abroad. You're contributing to the promotion of the ideals of tolerance and interfaith dialogue, inspired by Fethullah Gulen and his transnational social movement. You do it through your everyday lives, and you are truly strengthening the fabric of our common humanity, as well as promoting the ongoing cultural and educational ties that bind our world together. I want to thank you for your contributions to America, and especially for your friendship to Hillary and to me. Thank you. ئەو پیاوە بیرمەندەی کە بیل کلینتن سەرۆکی پێشووی ئەمریکا باسی دەکا محەممەد فەتحوڵڵا گولەنە. گولەن لە جیهاندا بە خواجە ئەفەندی ناوی دەرکردووە. خواجە ئەفەندی بەواتەی مامۆستایی بەڕێز دێت. چینە و شتانەی گولەن لە زانە ئاینیەکانی دیکە جیا دەکاتەوە، چۆن بووە بە خواجە ئەفەندی و ناوبانگی لە جیهاندا بڵاو بووە، سەرچاوەی بیر و باوەڕی چییە و خزمەت بە چی دەکات. ئەم ڤیدیۆیە وەڵامی هەموو ئەو پرسیارانە دەداتەوە و وردەکاریەکانی ژیان و بیری خواجە ئەفەندی دەخاتە ڕوو. هاوکات ئەو بزاڤەش دەناسێنێ کە لەسەر بیرەکانی خواجە ئەفەندی دامەزراوە و بە بزاوی خزمەت یان بزوتنەوەی گولەن ناسراوە. ساڵانی شەستەکانە کوڕێکی گەنج کە لە 20 ساڵەی تەمەنیدایە و تازە بووەتە پێشنوێژ و وتاربێژ لە مزگەوتێکی شاری ئێزمیری ڕۆژاوای تورکیادا دەمەزرێت. ئێزمیر بەوە ناسراوە کە ڕێژەی دینداری تیادا نزمترە لە چاو شارەکانی دیکەی تورکیا. ناوچەیەکی گەشتیاریە و دانیشتوانەکەی کەسانێکی کراون نزیکە لە یۆنانەوە و خەڵکی ئێزمیر تێکەڵن لەگەڵ کللتوری ئەو وڵاتە. فەتحوڵڵا گولەن لێرە وەک پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی کەستانە پازاری دەست بەکارکردن دەکا. زۆر گەنجە، زمانزانێکی زۆر باشە و وتارەکانی کاریگەرن، بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە جیاوازە لە وتاربێژەکانی دیکە. ڕۆژانە لە نێو خەڵکدایە و دەچێتە نێو بازار و دوکان و خاوەخانە و تەنانەت چایخانەکانیش. هەموو کەسێکی پێقەبوڵە و کەس بە بێدین و تاوانبار تەماشا ناکات. بەلایەوە ئاساییە چۆن هاوڕێتی لەگەڵ نوێشخوێنان دەکا، ئاوا هاوڕێتی ئەو کەسانش بکات کە ڕێگەی مزگەوت نازانن. İnananlar karşısında bozguna uğrayıp kaçarken bir kere daha müminler o gün sevineceklerdir. خواجە ئەفەندی هەموو ڕۆژێک چەند کاتژمێرێکی خۆی تەرخان کردبوو بۆ تێکەڵبوون لەگەڵ خەڵکی، چەند کاتژمێرێکی دیکەیشی تەرخان کردبوو بۆ وانەوتنەوە بە خوێندکارانی ناوەندی و دواناوەندی، بە خۆڕایی وانەی تایبەتی پێدەگوتنەوە و ئامادەی دەکردن بۆ تاقیکردنەوەکان. هەر کەسێک گوێی لە خواجە ئەفەندی دەگرت هەستی بە جیاوازیەک دەکرد. گولەن ئەو چیرۆکانەی نەدەجێڕایەوە کە وتاربێژەکانی دیکە دەیان ساڵ بوو دەیان گوتەوە، بەڵکو بە زمانێکی زانستی مۆدێرن خەڵکی بانگ دەکرد بۆ ئەوەی سیستەمی ژیانی خۆیان ڕێک بخەنەوە و بە ئاسوودەجی ویژدانی بکەن. خواجە ئەفەندی باسی ئاشتی و پێکەوە ژیان و یەکسانی کۆمەڵایەتی دەکرد، باسی ئەوەی دەکرد کە مرۆڤ بە بەهاترین بوونەوەرە و پێویستە باشترین خزمەتی پێشکەش بکرێت. هەرزوو سەدان کەس لە گەنجان و پیران و ژنان لە دەوری ئەم بیرە ڕۆشنانەی فەتحوڵڵا گولەن کۆبوونەوە. گولەن بەدیعە زەمان سەعیدی کوردی بە ڕابەر و مامۆستای خۆی هەڵبژارد بوو.
ئەو ڕاستیانەی ئەو دەیان ساڵ پێشتر گوتبوونی ئەم ڕۆجارێکی دیکە بیری خەڵکی دەهێنایەوە. وتارەکانی خواجە زۆر جیاواز بوون. ئیدی ئەو کەسێکی ناسراو بوو لە ئیزمیر. ئەو کات پێیان دەگوت مەلا گەنجەکە. مەلا گەنجەکە بوو بە کەسێکی کاریگەر، دەیان پیشەوەر و سەرمایەدار، سەدان گەنج و خوێندکار لە دەوری کۆبوونەوە. سەرمایەدارەکان ئامادە بوون هەموو سەروەتی خۆیان ببەخشن بۆ هەر پرۆژەیەک کە مەلا گەنجەکە پێشنیاری بکات. هەموو چاوەڕێیان دەکرد داوایان لێ بکات هاوکاری مزگەوت بکەن، مزگەوت نۆژەم بکەنەوە یان مزگەوت بنیاد بنێن. بەڵام ئەو ئاراستەیەکی دیکەی هەڵبژارد، داوای لەو سەرمایەدار و پیشەوەرانە کرد کە گوێی بۆ دەگرن هاوکاری گەنجان بکەن لە خوێندندا، ناوەندی فێرکاری خۆڕاییان بۆ بکەنەوە، بەشی ناوخۆیان بۆ بنیاد بنێن و لە ئامێزیان بگرن. گولەن هەروەکو سەعیدی نورسی مامۆستای لەو باوەڕەدایە کە دوژمنەکانی ئێمە سێدانن، نەزانی، هەژاری، دووبەرەچی. هەر بۆیە گرنگترین شتێک کە جەختی لێ بکاتەوە زانست و زانینە و پەروەردە و فێرکردنیشی بە خاڵی هاوبەشی سەرجەمی مرۆڤەکان دادەنێت. بەم شێوەیە ساڵانی 60ەکان و 70ەکان تێپەڕین. ساڵ بە ساڵ حەڵقەی دەوری خواجەفەندی فراوانتر دەبوو. ناو و نیشانی سنوورەکانی ئێزمیری تێپەڕاند و لە شارانی دەوروبەر و ئیستانبول و تەنانەت هەموو تورکیاش بە کەسایەتیی ئاینی نوێگەر دەناسرا. خواجەفەندی بە هاوکاری ئەو خوێندکارانەی پێیگەیاندبوو ساڵی 1979 گۆڤارێکی زانستی کللتوری بڵاو کردەوە. سەزەنتی ئەو گۆڤارە بوو کە یەکەم ژمارەی لە ساڵی 1970 دەرچوو هەتا ئێستاش بەردەوامە. سەزەنتی کە سەروتارەکانی لەلایەن خودی خواجەوە دەنووسرێت بە درێژایی تەمەنی خوێنەرانی بۆ ئاشتی و پێکەوە ژیان و بیری زانستیانە بانگ کرد. خەڵکی هەندا پرسیار بکەن و بە عەقڵ و ژیری بە دوای وەڵامدا بگەڕێن و بە ویژدان بڕیار بدەن. Radyo ve televizyon haberlerinde de duyduğunuz gibi ülkemizde mevcut tüm siyasi partiler ساڵی هەشتاکانە سوپای تورکیا لە ڕێگەی کودەتایەکی سەربازیەوە دەستی بەسەر ئیداری وڵاتدا گرتووە و حکومڕانی بە ئاگر و ئاسن دەکرێت. قۆناغێکی زۆر سەخت بۆ خواجەفەندی و خوێندکارەکانی دەست پێ دەکات. دەوڵەت و سوپای تورکیا دژی ئەوە بوون کە کەسایەتیی ئاینی بە فعلی بیسەلمێنێت مرۆڤ دەتوانێت هەم باوەڕدار بێت و هەم مەدەنی و سەردەمیانە بژی. هەموو هەوڵەکانی دەوڵەت بۆ ئەوە بوو خواجەفەندی بێدەنگ بکات و بیرەکانی لەناو بەرێت. بۆ ماوەی 6 ساڵ خواجەفەندی لە وتارخوێنی دوورخرایەوە و چالاکیەکانی خرانە ژێر چاودێری وردی دەوڵەت و سوپای تورکیاوە. قەدەر هەمان ئەو ئەزمونانەی دەهێنایەوە بەردەم فەتحوڵڵا گولەن کە دەیان ساڵ پێشتر هاتبوونە بەردەم بەدیعوزەمان سەعیدی کوردی مامۆستا و ڕابەری. بەڵام زوڵ موستەم تاسەر نەبوو. لەگەڵ کەمبوونەوەی هەژمونی سوپا جارێکی دیکە خواجەفەندی دەرکەوتەوە. ئەم جارەیان بە پرۆژەیەکی نوێوە. ئیدی هەنگاو بە هەنگاو خەونەکان دەبوون بەڕاست و قافڵە دەکەوتە ڕێ. هەنگاوی نوێی خواجەفەندی ئەوە بوو کە ئیدی خوێندنگەی نمونەیی بکەنەوە. منداڵان فێری زمانی بیانی و نوێترین زانستی سەردەم بکەن. ئامانجی سەرەکی ئەم خوێندنگایانە ئەوە بوو نەوەیەک بەرهەم بهێنن کە مێشتیان بە زانست و دڵیان بە بەها بەرزەمرۆییەکان گۆشکرابێ. چونکە خواجەفەندی پێی وایە زانست بە تەنها خزمەت بە مرۆڤ ناکە، هەتا بە بەها بەرزەمرۆییەکان تەواو نەکرێت. یەکەم جار لە ئیزمیر کۆلێژی یامانلار کرایەوە، دواتر فاتح لە ئیستانبول و سامانیۆڵو لە ئەنقەرە. ئەو سەرمایەدار و پیشەوەرانەی لە دەوری خواجەفەندی کۆبووبوونەوە دەستیان کرد بەوەی سەرمایەگوزاری لە بواری پەروەردەدا بکەن. هەندێک سەروەتەکانیان بە تەواوەتی دەبەخشی و هەندێکیش زەکاتیان دەدا بە خوێندنگەکان. دواتر خوێندنگەکان دەستیان کرد بەوەی کە بڕێکی دیاریکرا و پارە لە خوێندکارەکانیان وەربگرن، هێندەی ئەوەی بتوانن خۆیان بەڕێوە ببەن. ئەم خوێندنگەیانە خۆشویستن و لێبوردەیان فێری خوێندکارەکانیان دەکرد. بەڕادەیەک کە لە ماوەیەکی کەمدا بە خوێندنگەکانی ئەوین ناویان دەرکرد. کاتێک خوێندنگەکانی ئەوین لە ماوەیەکی کەمدا لە نێو تورکیادا سەرکەوتنیان بەدەستێنا و بوونە نمونەیەکی پێشکەوتووی پەروەردە و فێرکردن، خواجەفەندی داوای لە کەسانی دەوروبەری کرد کە ڕوو بکەنە دەرەوە و خزمەتگوزاری پەروەردە و فێرکردن بگەێنن بە هەموو منداڵانی جیهان. ئەو گەنجانەی لە هەفتاکانەوە
لە دەوری خواجە ئەفەندی کۆبووبوونەوە و لە سایە و سێبەری ئەودا پلەکانی خوێندنیان بڕی بوو. ئێستا هەر یەکە و دەرچووی یەکێک لە زانکۆ هەرە باشەکانی تورکیا بوون، یەکێک پزیشک و ئەوی دیکە ئەندازیار و پارێزەر و مامۆستا، بەڵام هەموو یەک ئامانجیان هەبوو گەیاندنی زانست و بەها بەرزەمرۆییەکان بە هەموو جیهان. خواجە ئەفەندی داوای لە هەندێکیان کرد تورکیا جێبهێڵن و ڕووبکەنە وڵاتانی تری جیهان. Dünyanın dört bir yanına göç tertip edecek arkadaşlarımız. Müminin niyeti amelinden hayırlıdır esasına dayanarak halis niyetle dört bir yana şeddiri hal etsin gitsinler. یەکێک لە یەکەمین ئەو وڵاتانەی ڕویان تێکرد بۆسنە و هەرسەگ بوو. ساڵی 1994 بۆسنە و هەرسەگ لە ناوەندی شەڕێکی ناوخۆیی گەورەدایە. دوو مامۆستای گەنج $300 لە گیرفاندایە. ڕوو دەکەن ئەو وڵاتە. کەس ناناسن، ناشزانن لەکوێوە دەست پێ بکەن، بەڵام خاوەنی باوەڕێکی قوڵن بەوەی kە debe bigem be amanc. Biz burada nasıl olacak, hayatta mı kalacağız, aç mı kalacağız, susuz mu kalacağız? Daha çok buraya varmak bizim için bir hedefti. Bombalar düşüyor, savaş devam ediyor. Hocam belki biz orada ölebiliriz, dönemeyebiliriz. O zaman ne yapalım? İşte bizim hiç olmazsa cenaze namazımızı uzakta da olsanız kılabilir misiniz? Hoca efendi orada duygulandı biraz, gözleri buğulandı, bakışları sertleşti ve ben sizi gönderiyorum oraya ölmeye değil, ben sizi oraya hizmet etmeye, okul açmaya gönderiyorum. Allah yardımcınız olsun, Allah yolunuzu açsın. بێگومان $300 بەس نابێ بۆ بنیادنانی خوێندنگە. خواجە ئەفەندی لە ئیستانبولەوە ئەوەی بەبیردادێ کە لە ڕێگەی سازکردنی چالاکیێکی وەرزشیەوە تێچووی پێویست بۆ بنیادنانی خوێندنگەکە کۆبکاتەوە. هاکان شوکر و مارەدۆنا بە دەنجی خواجە ئەفەندیەوە دێن و یاریەکی دۆستانە ئەنجام دەدەن. دەیان 1000 کەس دێن بۆ تەماشاکردنی یاریەکە و بەداهاتی ئەو چالاکیە 3 خوێندنگە لە بۆسنە و هەرسەگ بنیاد دەنرێت. بێگومانە و پیشەوەر و بازرگانانەی کە لە ژێر کاریگەری بیری گولەندا بوون بۆ ماوەیەکی دوور و درێژ پشگیری دارایی خوێندنگاکان دەکەن. هەتا ئەو کاتەی بارودۆخی بۆسنە و هەرسەگ بەرەو باشبوون دەڕوات و ئیدی دەست دەکرێت بە وەرگرتنی کرێی خوێندن لە خوێندکاران. ئەو منداڵە بۆسنیانەی باوچیان لە نەوەدەکاندا لەسەر جیاوازی ئاینی و مەسەبی و نەتەوەیی شەڕیان دەکرد، ئەمڕۆ هەموو پێکەوە لە ژێر سێبەری خوێندنگاکانی ئەویندا گۆرانی بۆ ئاشتی و پێکەوە ژیان و لێک تێگەیشتنی نێوان نەتەوە و ئاینەکان دەڵێنەوە. We live together and we sing together, Muslims, Catholics, Orthodox. We must respect each other. We must respect culture each other. We must respect religion each other because we have only one God and He's created us. ساڵان دێن و دەڕۆن. خوێندنگاکانی ئەوین هەر ساڵە و هەنگاوێکی نوێ دەنێن لە وڵاتە هەژارەکانی ئەفریقا و ئاسیا و ڕۆژهەڵاتی ئەوروپاوە ڕوو دەکەنە وڵاتانی پێشکەوتوو. ئەمڕۆ خوێندنگاکانی ئەوین لە زیاتر لە 170 وڵاتی جیهاندا بەردەوامن لەسەر پرۆسەی پەروەردە و فێرکردن. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا، بەریتانیا، ئەڵمانیا و رووسیا لە سەروی هەموو ئەو وڵاتانەوەن. ئەمڕۆ خۆشەویست و شوێن کەوتوانی خواجە ئەفەندی کە ئیلهامیان لە ژیان و بۆچوون و جیهانبینی ئەو وەرگرتووە بە هەر چوار لای دنیادا، هەر لە ناوجەرگەی ئاسیاوە هەتا ئەمریکای لاتین و هەر لە سیبیریاوە هەتا وڵاتە هەرە چەپەک و دوورە دەستەکانی ئەفریقا، هەر لە ئەوروپاوە هەتا ئاسیای ڕۆژهەڵات بڵاوبوونەتەوە و پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و فرەکلتوری و بەهامرۆییەکان دەگەیەن و لە ڕێگەی کردنەوەی قوتابخانە و ڕێکخراوی خێرخوازی و سەنتەری دیالۆگەوە ڕوویەکی جوانی ئیسلام و مسلمانان پیشان دەدەن. All of our schools are located in urban environments. So we serve predominantly minority students and predominantly students who are coming from economically disadvantaged families. ئەمە یەکێکە لە خوێندنگەکانی ئەوین لە ئەمریکا. مامۆستایانی ئەمریکی
شانبەشانی مامۆستایانی خزمەت وانە دەڵێنەوە. هەر یەکێک لەم ئەمریکیانە دوای ئاشنابوونیان لەگەڵ بیری گولەن ژیانێکی نوێیان دەست پێ کردووە. یەکێک مسلمان و یەکێک کاتۆلیک و یەکێکی دیکە ئۆرتۆدۆکس، یەکێک ڕەش و یەکێک سپی، بەڵام هەموو لە دەوری بیری خزمەتکردنی مرۆڤایەتی کۆبوونەتەوە و بوون بە یەک دڵ و بە یەک جەستە بۆ بڵاوکردنەوەی زانست و بەها بەرزەمرۆییەکان. ئەم خوێندنگەیانە باشترین خوێندن لە بەرزترین ئاستی ئەکادیمیادا پێشکەشی گەنجان دەکەن، نەک تەنها لەسەر ئاستی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی، بەڵکو لەسەر ئاستی زانکۆش. زانکۆی نۆرت ئەمریکان لە ئەمریکا، زانکۆی فاتح لە ئیستەنبول، زانکۆی دەریای ڕەش لە جۆرجیا، زانکۆی بورج لە بۆسنا و هەرسەک تەنها چەندانەیەکن لەو زانکۆ سەرکەوتوانەی کە شوێنکەوتوانی بیری گولەن دایان مەزراندووە. So my name is Marina, an Izmit High School graduate. I am Cambodian. I am a fruit of an Izmit school, and once and always be. And today I brought with me the seed of my plant, the seed of my fruit, so that we can all today plant it together. But I need to ask from all of you to water this seed and take a good care of it, so that the plant of peace will grow to its fullest potential. It is not only the world leaders, it is not only Mr. Gulen's duty and responsibility. It is our duty and responsibility to make sure that every child is in school and that the world will be in peace through education. هاوشێوەی ئەو خوێندنگەیانە لە هەرێمی کوردستانیشان. خوێندنگاکانی ئەوین ساڵی 1994 گەیشتنە کوردستان. یەکەم وێزگەش هەولێر بوو. خواجە ئەفەندی یەکێک لە نزیکترین خوێندکارەکانی خۆی ناردە کوردستان. گەلی کورد پێگەیەکی تایبەتی هەیە لە دڵی خواجە ئەفەندیدا. Bunlar için de ölesiye hizmet verin. Onlar bizim kardeşlerimiz. 1000 senedir kardeşlerimiz bizim. Çanakkale'de beraber olduk. Milli mücadelede beraber olduk. Fransızların güneyi işgal etmesinde onlara karşı savaşırken beraber olduk. Ayrı değil. Kardeş yani. Bunu suni olarak söylemiyorum. Kardeş onlar. Bu açıdan da ölesiye bir hizmetle emirlerine amade gibi koşmalı. Bu hizmete mukabil geriye dönecek beklentilere de bağlanmamalı meseleyi. Çünkü bizim hizmetimizin en önemli karakteristik yanı beklentisizlik. مامۆستا موعەممەر بەتەنها هاتە هەولێر. هەر خۆی بوو، بەڵام زۆری نەبرد کۆمەڵێک دۆستی باشی دۆزیەوە. Buradaki insanlar bizim kardeşlerimiz. Biz kardeş olarak geldik. Sizleri çok sevdik. Yani dedik coğrafyamız müşterek, tarihimiz müşterek, kültürümüz müşterek. Allah bu şekilde bizi kader birliği yaptırmış. Dolayısıyla bizim yeniden böyle sizlerle beraber yeniden yükselmek istiyoruz yani. Biz kardeşiz yani şeyimiz, ayrımız gayrımız yok. Bu maksatlarla geldik. Hemen altını imzaladı dilekçenin. Rast kardeş, rast. Böyle derdi o. Rast kardeş, rast. Böyle. Doğru kardeş, doğru. هەوڵەکانی مامۆستا موعەممەر دەگاتە ئامانج. پاییزی 1994 کۆسرەت ڕەسوڵ عەلی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان واژۆ لەسەر بڕیاریکردنەوەی کۆلێژی ئیشق دەکات. ئەو کاروانی پەروەردە و فێرکردنەی ئەو ڕۆژ لەم پۆلەدا بە ژمارەیەکی کەم خوێندکار و 2 مامۆستا و تەختەڕەشێکەوە دەستی پێکرد، ئەمڕۆ گەیشتۆتە لووتکە. خوێندنگاکانی ئەوین 22 ساڵە خزمەتی منداڵانی کوردستان دەکەن و کەسانی گۆشکرا و بەزانست و بەها بەرزەمرۆییەکان پێدەگەێنن. ئەم کۆلێژێ ئەم مەکتەبم هەڵبژاردووە لەبەرەوەی تا ئێستا تا ئەم دەقەیەکە قسەی تیاکەم هەستەکەم باشترین مەکتەبە بۆ من لە هەموو جیهانە نەک تەنها لە کوردستانە لەبەرەوەی ئەم مەکتەبە فێری کردوم مرۆڤ بم فێری کردوم مرۆڤایەتی هەموو شتێک بێ بۆ من وەفا و خۆشەویستی لە دڵما ڕوانوە. ئێستا من خۆم مناڵم هەیە حەزەکەم مناڵەکەم ئەگەر گەورە بوو بێتەوە لەم مەکتەبە بخوێنێ.
Biz bir yönüyle belki o hazanın esintilerinin Anil Merkez açılışının şöyle böyle tesiri içinde neşet etmiş insanlarız. ساڵی نەوەدەکانە خواجە ئەفەندی خەون بە جیهانێکەوە دەبینێ کە دانیشتوانەکەی بەبێ جیاوازی زمان و ئاین و ڕەنگ و ڕەگەز پێکەوە ژیان بەسەربەرن جیهانێکی پڕ لە ئاشتی دوور لە دەنجی دووبەرەکی و شەڕ فەتحوڵا گولەن پێی وایە کە مرۆڤایەتی چیدی شەکەت بووە لە دەست شەڕەیەک لە دوای یەکەکان و کاتی ئەوە هاتووە کە مرۆڤ بوون ببێت بە خاڵی هاوبەشی کۆکەرەوە بۆ هەمووان بەبێ گوێدان bە جیاوازیەکان جیهانێک pır لە lێبوردەیی. Hoşgörü bizim yamaçlarımızın gülü çiçeğidir. Ve dünyaya onu siz duyuracaksınız. O ona yobaz diyordu, mürteci diyordu, fanatik diyordu, bağnaz diyordu, fundamentalist diyordu, teokratik düzen yanlısı diyordu, o da öbürüne komünist diyordu, Marksist diyordu, Leninist diyordu, dinsiz diyordu. Küfür yobazı diyordu ve toplumun değişik kesimleri, katmanları her gün açılan uçurumlarla birbirlerinden uzaklaşıyorlardı. Taarruzların, tesakkutlerin ağında hiçbir şey yapamıyorduk. Birbirimizle boğuşmadan elimiz olmuyordu ki bir şey yapalım. Allah'a çok şükür olsun, o bizi bir araya getirdi. Şimdi sevme yolları açıldı. Tam sevdik mi? Kaynaştık mı? Ettik mi? Fakat sevme yolları açıldı. لەم قۆناغەدا خواجە ئەفەندی ئامانجێکی نوێ بۆ خۆی و هاوڕێکانی دیاری دەکا. دەیانەوێ ئەو کەسانەی کە هەتا ئەو ڕۆژە کۆبوونەوەیان مەحاڵ بووە لە دەوری مێزی گفتوگۆ کۆبکەنەوە. دیارترین کەسایەتیە چەپڕەوەکان، ڕاستڕەوەکان، ناسیۆنالیستەکان، ئەلمانیەکان، لیبراڵەکان بە کورد و تورکەوە کە دەیان ساڵ بوو وەک دوژمن لە یەکیان دەڕوانی لە دەوری کۆڕ و کۆبوونەوەکانی ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران کۆبوونەوە. ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران کە ساڵی 1994 دامەزرا و خودی خواجە ئەفەندی هەتا ئەمڕۆ سەرۆکی فەخریەتی بە درێژایی ساڵانی کارکردنی هەوڵی بنیادنانی داهاتوێکی باشتر لەم ڕۆی داوە. لەو ماوەیەدا سەدان نووسەر و ڕۆژنامەنووس و ئەکادیمی و بیرمەند پەیوەندیان کرد بە ڕێکخراوەکەوە و بەشدار بوون لەو چالەکی کۆمەڵایەتی و کولتوریانەی خواجە ئەفەندی ڕێکی دەخستن. لە دیدی خواجە ئەفەندیەوە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و لێبوردەی و پەروەردە کۆمەڵە پەیامێکی گەردوونین و گەیاندنیان پێویستی بە دیالۆگ هەیە. دیالۆگ لەگەڵ هەموو کەسێکدا جاسەر بە ئاینی ئیسلام بن یان هەر ئاینێکی دیکە. گولەن سەرەتا لەگەڵ نوێنەری ئاینە جیاوازەکانی نێوتورکیا کۆبووە لەگەڵ سەرکردەی ڕۆحانی و مەرجعیەت و کەسایەتیە دیارەکانی ئۆرتۆدۆکسەکان، کاتۆلیکەکان، جووەکان و عەلەویەکان دەستی ئاشتی بۆ هەمویان درێژ کرد. بەکردەوە پیشانیدان کە ئیسلام ئاینی ئاشتی و پێکەوە ژیانە نەک کوشتن و بڕین و قەرکردن. Terörist Müslüman olamaz, Müslüman da terörist olamaz. Ha ben Müslümanların içinden terörist çıkmaz mı? Çıkar ama Müslümanlığa ait evsafını kaybetmiş olur. Ona sağlam Müslüman denemez. خواجە ئەفەندی بەم شێوەیە بەردی بناغی پرۆژەیەکی گەورەی دانا. پرۆژەیەک کە هەموو جیهان پێویستی پێیەتی دیالۆجی نێوان ئاینەکان. لە چوارچەوەی ئەو پرۆژەیەشدا کە بە هەوێنی ئاشتی جیهانی دەبینرێت ساڵی 1997 خواجە ئەفەندی و پاپا ژامپۆلی دووەم پاپای ڤاتیکان چاویان بە یەکدی کەوت. ئەم وێنەیە کە بە بۆچوونی بەشێکی زۆری بیرمەندان هەوێنی بیری پێکەوە ژیان و ئاشتی جیهانیە ئیلهامی بە سەدان کەسی موسڵمان و کریستیان بەخشی. لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا دەیان ڕێکخراوی دیالۆجی نێوان ئاینەکان لە ژێرچەتری ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران دەستیان بە چالاکی کرد. دەیان نێتوۆرک و فۆریوم و پلاتفۆرم پێکێنران بۆ نزیکردنەوەی سەرجەم پێکاتە ئاینی و نەتەوەی و کلتوریەکان. چالاکیە پەروەردەییەکانی خوێندنگاکانی ئەوین لە سەر تاپەی جیهاندا لەگەڵ پرۆژەی دیالۆجی نێوان ئاینەکان و هەڵمەتی ئاشتی جیهان و قبولکردنی سەرجەم پێکاتە نەتەوەییەکان بەرهەمی ناوازەی زۆریان هەیە. فێستیڤاڵی نێودەوڵەتی کولتور و زمان تەنهایەکێکە لەو بەرهەمانە. خوێندکارانی خوێندنگاکانی ئەوین ساڵانە لە پایتەختەکانی جیهان کۆ دەبنەوە و کولتور و زمانی خۆیان بەیەک دەناسێنن. ئەم چالاکیە کە بەرهەمی پەروەردەی خوێندنگاکانی ئەوینە خودی خۆی نمونەیەکی باڵای دیالۆجی نێوان شارستانێتەکانە. هاوکات
ئومێدێکیشە بۆ ئاشتی و پێکەوە ژیانی نەتەوە و ئاینەکانی جیهان. لە ساڵی 2003ەوە فێستیڤاڵی نێودەوڵەتی کللتور و زمان ڕێکدەخرێت. لەو ساڵەوە منداڵانی کورد بەجلی کوردی و مشکی و جامانەوە و ئاڵای زێڕینی کوردستانەوە دەچنە وڵاتان و نوێنەرایەتی کورد دەکەن. ساڵی 2016 فێستیڤاڵی نێودەوڵەتی کللتور و زمان لە 30 وڵاتی جیاواز سازکرا. منداڵانی 170 وڵات لە ئەمریکا، بەرازیل، ئەڵمانیا، بەلجیکا، ڕۆمانیا و فەڕەنسا و چەند وڵاتێکی دیکە کۆبوونەوە. لە نیویۆرک منداڵانی جیهان کە هەر یەکە و لە یەکێک لە خوێندنگاکانی ئەوینەوە هاتبوون لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە پێشوازیان لێکرا و بانکی مۆن سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان پەیامی پشگیری بۆ ئاهەنگەکەیان نارد. لە واشنگتنیش خودی باراک ئۆباما سەرۆکی ئەمریکا لە ڕێگەی ناردنی پەیامێکەوە پێشوازی لە منداڵانی بەرهەمی خوێندنگاکانی ئەوین و بیری دیالۆگ و پێکەوە ژیانی خواجافەندی کرد. I am here representing the President of the United States, Barack Obama. And the President wanted me to deliver the following message. The rich cultures and unique histories of our global society are brought to life through mesmerizing dance and captivating performance. In demonstrating the traditions that make your heritages special, festivals like this one allow us to bear witness to the ways hope and beauty stem from songs of inclusion. Your efforts to unite young people from across the globe reflect the power of our common humanity has to restore and transcend that which sets us apart. As you come together to celebrate the cultural mosaic that is our world and forge bonds of friendship, I wish you all the best. President Barack Obama. Thank you. خوێندنگەکانی ئەوین فێستیڤاڵی نێودەوڵەتی کللتور و زمانی گەیاندە کوردستانیش بۆ یەکەم جار دەیان منداڵی بیانی هاتنە شاری قەڵا و منارە و لە باوەشی ئارامی کوردستاندا کولتور و زمانی خۆیان ناساند. دەستان خۆش بیت یعنی ئەوەی ئەم بیرۆکەیان دانراوە دەست پێشکەریان کردووە و ئەمە چواردە جارە ئەم فستیڤالە لە ئاستی جیهانی ئەنجامی دەدەن بەڕاستی جێگای خۆشحالیە و بەدل پڕ بەدل سوپاسیان دەکەین. ساڵی 1970 کاتێک ڕژێمی عێراق بە چەکی کیمیایی هێرشی کردە سەر شارۆچکە و گوندەکانی کوردستان، خواجافەندی تاکە کەسایەتێکی ئاینی بوو کە دەنجی ناڕزایی بەرز کردەوە و هاوسۆزی و هاوخەمی بۆ کورد دەربڕی. ئەو کات لە تورکیا ناوهێنانی کورد بە تاوان لە قەڵەم دەدرا. لە جیهانیشدا تاکە کەسێک نەبوو بە یەک دێڕیش بێت هاوسۆزی بۆ کورد دەرببڕێت. بەڵام گولەن بەڕون و ڕاشکاوی و بەم وشانە پشتگیری خۆی بۆ گەلی کورد دەربڕی. Bana bakarsanız ben her kardeşin icranını ağladım. Dün Irak'ın Firavun'u, Peşmergelileri lebeceyle, nükleer silahlarla kendi ülkesinden kovduğu zaman ben o kadar çok ağlamışım ki bu mevzuda onlara ağladığımı, nasıl ağladığımı, hicranla iki büklüm olduğunu bana neden sonra aylar sonra bir kardeşim anlattı.
Adeta rengin kaçtı da yemeden içmeden iştahın kesildi ama insan, güllelerle, bombalarla tehdit edilen insan bunlar. نەک تەنها بە گوفتار گولەن بە کردداری شەڵوێستی ڕازگۆیانەی خۆی بەرامبەر بە چارەسەری دۆخی کورد دەیان جار سەلماند. یەکێک لەو نمونانە ئەوەیە کە ژمارەیەک نامەی بۆ بەرپرسانی تورکیا نووسیوە و داوای لێکردوون دەست لە داپڵۆسینی کوردانی باکووری کوردستان هەڵبگرن لەبری ئەوە لە ڕێگەی دیالۆگ و لێکتێگەیشتنەوە مافی ڕەوای گەلی کورد لە چوارچێوەیەکی ڕەوادا دابیم بکەن. هەنگاوێکی دیکەی کردداری ئەوە بوو ساڵی 2008 و 2009 کاتێک حکوومەتی تورکیا هێشتا بەهێزی سوپاهێرشی دەکردە سەر باکووری کوردستان، ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران دەست پێشخەریەکی ڕاگەیاند بۆ چارەسەری کێشەی کورد بە ڕێگەی هەشتیانە. پلاتفۆرمی ئاباند کە یەکێکە لە پلاتفۆرمەکانی سەر بە ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران هاوینی 2008 کۆبوونەوەیەکی فراوانی بۆ چارەسەری کێشەی کورد ڕێکخست. سیاسەتمەداران، نووسەران، ڕۆژنامەنووسان و مامۆستایانی زانکۆ لە هەردوو نەتەوەی کورد و تورک لە سەرمێزی گفتوگۆی ئاباند کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەیە و چالاکیەکانی دیکەی ڕێکخراوی ڕۆژنامەنووسان و نووسەران لە چوارچێوەی دەستپێشخەری چارەسەری کێشەی کورددا سیاسەتمەدارانی کورد و حکوومەتی تورکیای لە یەک نزیک کردەوە. ئەم لە یەک نزیک بوونەوەیەش بوو بە هەوێنی ئەو پرۆسەیەی دوای چەند ساڵێک لە ژێرناوی پرۆسەی ئاشتی یان پرۆسەی چارەسەریدا دەستی پێکرد. ساڵی دواتر و لە بەهاری 2009دا کۆبوونەوەیەکی دیکەی پلاتفۆرمی ئاباند لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ئەنجامدرا. لەو کۆبوونەوەیەدا کەفەلەکەدین کاکەیی وەزیری ڕۆشنبیری ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بوو بیرمەندانی باشووری کوردستان و بیرمەندانی تورکیا قسەیان لەسەر چارەسەری کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد. بۆ یەکەم جار لەم کۆبوونەوەیەدا ئاڵای کوردستان و ئاڵای تورکیا لە تەنیژیەکەوە دانران و بۆ یەکەم جار بەرپرسانی حکومی تورکیا هاتنە هەرێم و لە بەردەم ئاڵای کوردستاندا وتاریان پێشکەش کرد. دواتریش لەگەڵ دەستپێکردنی پرۆسەی ئاشتیدا خواجە ئەفەندی دەیان جار پێشگیری خۆی بۆ ئاشتی و چارەسەری کێشەی کورد دەربڕی. هاوکات داوای کرد کە بنەمایەکی یاسایی ڕەوا بۆ پرۆسەکە دابنرێت نەوەک پرۆسەکە بەهۆی ململانێ سیاسیەکانەوە لەنێو ببرێت. Örgütle müzakerede yapılabilir, bir beis yok onda, beis görmüyoruz onda. Ne OSU görüşmesi, ne PKK'nın adadaki insanıyla görüşme mevzu, ne dağdakilerle görüşme mevzu, onun karşısında katiyen olmadık. Fakir'in yine yakın zamanda bir mülakat münasebetiyle dediğim şey oldu, yani sulh esastır, anlaşma esastır dedik. مێژوژەوەی تۆمار کرد کە تێبینیەکەی خواجە ئەفەندی لە جێگەی خۆی بووە و نەبوونی بنەمای یاسایی بۆ پرۆسەکە بووە هۆی ئەوەی کە پرۆسەکە لەبار ببرێت و جارێکی دیکە شەڕ و نەهامەتی ئێخەی باکووری کوردستان بگرێتەوە. Bakıyorsun varsa yoksa Kürt sorunu. Kardeşim ne Kürt sorunu ya? حکوومەتی ئێستای تورکیا کە دەیان تۆمەتی ناڕەوا بۆ خواجە ئەفەندی هەڵدەبەستێت هەمیشە هەوڵ دەدا خودی خۆی و ئەو بزاوەی ئەو ڕابەرایەتی دەکات بە دوژمنی کورد بناسێنێ. بەڵام گفتار و کردارەکانی خواجە ئەفەندی و بزاوی خزمەت شایەتن لەسەر ئەوەی کە هەمیشە ئەو ڕەوتە هەوڵی داوە کێشەی کورد لە ڕێگەی ئاشتیەوە چارەسەر بکرێت و بە کرداریش زەمینەسازی بۆ ئەو ئامانجە کردووە. بگرە پێشەنجیش بووە لە هەڵگرتنی ئاستەنگەکانی بەردەم ئاشتی. İncinme incitenden, kemalden noksanmış, incinen incitenden. İncinsen de incinme, kırılsan da kırma, dövülsen de dövme, hakaret edilsen de hakaret etme. Onlar yanlış sen değil. فەتحوڵڵا گولەن و بزاوی خزمەت بە درێژایی 40 ساڵی ڕابردوو سەدان تۆمەتیان بۆ هەڵبەسراوە و دەیان هەڵمەتیش ساز کراوە بۆ لە ناوبردننی پرۆژە مرۆییەکەیان. لە ساڵی هەشتاکانەوە کە سوپای ئەو کاتی تورکیا بە مەترسی بۆ سەرسیستەمی ئەلمانی ناوی دەبردن هەتا ساڵانی 1997 و 1998 کە حکوومەتی ئەو کاتی تورکیا بە تۆمەتی سەرکردایەتی کردنی ڕێکخراوێکی توندڕەوی ئیسلامی
گولەنی دایە دادگا و هەتا ئەمڕۆژ کە حکوومەتی ئێستای تورکیا بە کەسێکی دوژمنی ئیسلام ناوی دەبات و تۆمەتباری دەکا بە ئەنجامدانی کودەتا بۆ لە ناوبردنی حکوومەتێکی ئیسلامی بە بەردەوامی هەڵمەتی ناڕەوە دژی خواجە ئەفەندی بەڕێوە براوە. خودی ئەو تۆمەتانەی کە بۆ خواجە ئەفەندی هەڵدەبەسترێن شایەتن لەسەر بێبنەمابوونی تۆمەتەکان، چونکە جارێک بە ئیسلامی و دژی ئەلمانیەت تۆمەتبار دەکرێت و جارێکی دیکە بە بێدین و دژی ئیسلام تۆمەتبار دەکرێت، جارێک بە دوژمنی کورد ناو دەبرێت و جارێکی دیکە تۆمەتبار دەکرێت بەوەی هاوکاری پەکەکە دەکات، جارێک دەڵێن توند ئاژۆیی ئیسلامی لە جیهاندا بڵاو دەکاتەوە و جارێکی دیکەش دەڵێن ماسۆنی و کار بۆ دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل دەکات. هەرەم تۆمەت و هەڵمەتە ناڕەوایانەش بوون کە بوونە هۆکاری ئەوەی خواجە ئەفەندی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕووی کردە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی دیکە نەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی. Bu adamlar gaspçıdır. Çünkü iş adamlarından ve esnaftan tehditle, şantajla, himmet adı altında çok büyük paralar toplamışlardır. دوژمنایەتیکردنی خواجە ئەفەندی لەلایەن حکوومەتی تورکیاوە بە تایبەت لە 3 ساڵی ڕابردوودا گەیشتە لووتکە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کە ساڵانی 90ەکان خۆی وەک دۆستێکی فەتحوڵا گولەن دەناساند و هەمیشە هەوڵی دەدا خۆی لێ نزیک بکاتەوە و سوود لە ناو و ناوبانگەکەی وەربگرێت بۆ مەرامی سیاسی خۆی، ئەمڕۆ بووەتە دوژمنی سەرسەختی خواجە ئەفەندی و بزاوی خزمەت. خودی ئەردۆغان و جێگرەکانی وەزیرەکانی بە درێژایی ساڵانی 90ەکان و 2000ەکان هەتا 2013 بەشدار بوون لە هەموو چالاکیەکانی بزاوی خزمەتدا. گاوتاری حەماسیان دەدا و Mübarek bir ideal uğruna ölmek için yollara çıkmış sevgili öğretmenlerimizi tekrar tebrik ediyorum. گاه فرمێسکیان دەڕشت. Ben onu çok seviyorum dedi. Ve o kişi خۆیان وەک خوێندکار و بچووکی خواجە ئەفەندی دەردەخست. بەڵام دواتر بەدام پێدانانی خۆیان ئەوە دەرکەوت کە هەموو ئەوانە تاکتیک بوون و بەشێک بوون لە پلانجیێریەک بۆ لە ناوبردنی بیری گولەن و بزاوی خزمەت. ساڵی 1996 بە بۆنەی کردنەوەی بانکی ئاسیا مەراسیمێک بەڕێوە دەچێت. خواجە ئەفەندی لە مەراسیمەکەدا ئامادەیە. ئەو کات ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی شارەوانی ئیستانبوڵە، لە مەراسیمەکەدا ئەویش ئامادەیە. وەک لە ڤیدیۆکەشدا دەبینرێت ئەردۆغان تەنها ئامانجی ئەوەیە کە بگات بە خواجە ئەفەندی و تەوقەی لەگەڵ بکات بۆ ئەوەی وێنەیەکی لەگەڵ گولەن هەبێت. ساڵی 2010 ئەردۆغان بەشداری لە فیستیڤاڵێکی هونەریدا دەکات کە لەلایەن بزاوی خزمەتەوە ڕێکخراوە. دوای ڕێزکردنی دەیان دێری سوپاس و ستایش، ئەردۆغان بانکێشتی گولەن دەکات و دەڵێت با ئیدی ئەم حەسرەت و غوربەتە کۆتایی پێبێت. Kardeşlerim, gurbet hasrettir. Hasret bedeli çok ağırdır. Faturası çok ağırdır. Biz gurbette olup şu vatan topraklarının hasreti içerisinde olanları aramızda görmek istiyoruz. ساڵی 2013 بەڵند ئارنج جێگری ڕەجەب تەیب ئەردۆغان لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەردانی خواجە ئەفەندی دەکات. بەم شێوەیە شۆکاری سەردانەکە باز دەکات. Sonra da Başbakanımız tabii kendisinin de selamlarını, sevgilerini, iyi dileklerini iletmemi istedi. Bizden bir emirleri olur mu, bir tavsiyeleri olur mu onu da öğren dedi. Şüphesiz son zamanlarda çok fazlasıyla speküle edilmiş. Bazı konular üzerinde yazılıyor, çiziliyor. Bunları belki kendisine birinci ağızdan sormak, o konularda bir önerisi varsa, bir tavsiyesi varsa veya bizim farkında olmadığımız herhangi bir yanlışımız varsa bu konularda da bizi aydınlatmasını rica etmekti. Sizin sorunuz... بەڵام ئەمڕۆ دەردەکەوێت کە هەموو ئەو قسانە سیناریۆیەک بوون بۆ بە هەڵەدابرنی خودی خواجە ئەفەندی و شوێن کەوتەکانی. ئایدن ئوناڵ کە یەکێکە لە ڕاوێژکارە نزیکەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان کە هاوکات نووسەری وتارە سیاسیەکانیشێتی لە بابەتێکیدا کە لە ساڵی 2016 لە ڕۆژنامەی یەنی شەفەقی نزیک لە ئەردۆغان بڵاوی کردوێتەوە، دام بەوە دادەنێت کە 15 ساڵە ئەردۆغان پلان دادەنێ بۆ لە ناوبردنی خواجە ئەفەندی و بزاوی خزمەت. ئۆناڵ لە نووسینەکەیدا باسی بانکێشنامەکەی ئەردۆغانیش دەکات و دەڵێت
پێدەچێت ئێستا هەندێکتان بڵێن ئەی بۆ ئەردۆغان ساڵی 2010 لە ئۆلۆمپیاتی تورکیدا کە جەماعەت ڕێکیان خستە بوو داوای لە گولان کرد بێتەوە تورکیا. ئۆناڵ لە نووسینەکەیدا دەڵێ منیش لە وەڵامدا دەڵێم سەیری قەرەباڵغی خەڵکەکە و چەپڵە ڕێزانی ئەو ئەحمەقانە مەکەن کە لەو کاتەدا بە جۆش و خرۆشەوە چەپڵەیان بۆ ئەردۆغان لێدا. ئەوەی لە نزیکەوە ئەردۆغان بناسێ دەزانێت ئەو داوەتەی بە مەبەستێکی سیاسی و بۆ فشار خستنە سەر گولەن بوو. ئەوە تەکتیکی مێشتێکی عەبقەری سیاسی بوو کە کەس لی تێنە دەگەیشت جگە لە کەسە نزیکەکانی ئەردۆغان. ڕەجەب تەیب ئەردۆغان لە کانونی یەکەمی 2013ەوە ڕووی ڕاستەقینەی خۆی بەرامبەر بە خواجە ئەفەندی دەرخست کاتێک لە دوای لێکۆڵینەوەکانی گەندەڵی و بەرتیلخۆری پەنجەی تۆمەتی بۆ درێژ کرد. Haşhaşiler denilen gözü dönmüş bir gizli örgütün ڕاستی بابەتەکە بەم شێوەیەیە. ڕۆژی هەفتەی 12 2013 بە بڕیاری دادگای ئیستانبول لێکۆڵینەوەیەک دەستی پێکرد کە تیایدا 4 وەزیری کابینەکەی ئەو کاتی ئەردۆغان و بیلالی کوڕی ڕەجەب تەیب ئەردۆغان تیایدا تۆمەتبار بوون بە ئەنجامدانی گەندەڵی و بەرتیلخۆری. دادگا لەبەر هەستیاری بابەتەکە دۆسیەکەی بە نهێنی هێشتبووە هەتا ئەو کاتەی فەرمانی بە پۆلیس کرد کوڕی 4 وەزیرەکە دەستگیر بکەن کە بەرتیلەکان لە ڕێگەی ئەوانەوە وەرگیرا بوون. لەگەڵ جێبەجێکردنی ئەو فەرمانەدا ئەردۆغان تووشی شۆک بوو. تێگەیشت کە ئەو سیستەمی گەندەڵی و بەرتیلخۆریەی کە چەند ساڵێک بوو ژێربەژێر لەگەڵ بازرگانێکی ئێرانیدا دروست کرا بوو ئاشکرا بووە و ئەگەر ئەو لێکۆڵینەوەیە بەردەوام بێت دادگا و زیندان ئێخە بەخۆشی دەگرن. بۆ ڕێگەگرتن لە مەشکەوتە خۆی سەرەتا پێویستی بەوە بوو لێکۆڵینەوەکان ڕابگرێت و بەلا ڕێیاندا بەرێ. بۆ ئەوەش گوتی ئەو لێکۆڵینەوەیە یاسایی نییە و دەستێکی لە پشتەوەیە. باشترین نێچیریش کە دۆزیەوە بۆ ئەوەی پەنجەی تۆمەتی بۆ درێژ بکات فەتحوڵا گولەن و بزاوی خزمەت بوو چونکە خواجە ئەفەندی و بزاوەکەی ڕەوتێکی مەدەنی میان ڕەو بوون و هیچ میکانیزمێکیان نەبوو بۆ خۆپاراستن و سیاسەتکردن. ئەردۆغان سیناریۆکەی بەم شێوەیە ڕێخست. سەرەتا ئەو دادوەرانەی کەیسەکەیان جوڵاندووە بەلایەنگری گولەن تۆمەتبار کران. دواتر گوترا گولەن فەرمانی پێداون کە لێکۆڵینەوە لەو کەیسە بکەن و لە ئەنجامیشدا خواجە ئەفەندی بە دوژمنی پارتێکی ئیسلامی و ڕەوتی دیموکراسی لە تورکیا تۆمەتبار کرا. ئەردۆغان گەیشت بە ئامانجەکەی هەموو ئەو دادوەرانە لە کارەکانیان دوورخرانەوە. لەبری ئەوان کۆمەڵێک دادوەری دیکە هەڵبژێردان کە لە ماوەیەکی کەمدا کەیسەکەیان داخست. لەلایەکی دیکەوە ئەردۆغان فەتحوڵا گولەن و بزاوی خزمەتی بە دروستکردن و بەڕێوەبرنی ڕێکخراوێکی چەکداری تیرۆریست تۆمەتبار کرد. ئەردۆغان توانی لە نێو تورکیادا ئەمە بکە. هەم خۆی و هەم بیلالی کوڕی و هەم وەزیرەکانی و هەم ڕەزا زەڕابی بازرگانی ئێرانی ڕزگار کرد. بەڵام دادگایە وڵاتانەی کە تۆڕی گەندەڵی و بەرتیلخۆریەکەی تورکیایان پێگەیشت بوو بێدەنگ نەبوون. ئەمریکا هەرزوو لێکۆڵینەوەی لەسەر کەیسەکە دەست پێ کرد و دوای بەربوونی لە تورکیا و لە کاتی گەشتێکدا بۆ ئەمریکا ڕەزا زەڕابی دەستگیر کرد. ئێستا زەڕاب لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت و داواکاری گشتی باشووری نیویۆرکیش داوانامەیەکی ئامادە کردووە پێشکەشی دادگای بکە کە ناوی خودی خێزانی ئێردۆغان و وەزیرەکانیشی تێدایە. دادگاکانی ئیتالیاش فەرمانی دەستگیرکردنیان بۆ بیلال ئێردۆغانی کوڕی ڕەجەب تەیب ئەردۆغان دەرکردووە و ئێستا بیلال ئێردۆغان ناتوانێت گەشت بۆ دەرەوەی تورکیا بکات. بەڵام لە تورکیا لە ژێرناوی قەڵاچۆکردنی لایەنگرانی گولەندا سەدان دادوەر لە کارەکانیان لادران و دەسەڵاتی یاسادانانی تورکیا بە تەواوەتی خرایە ژێر هەژمونی حکوومەتەوە. سەدان تۆمەت بۆ خواجە ئەفەندی و بزاوی خزمەت هەڵبەستران و هەڵمەتێکی بێڕەحمانە دەستی پێکرد بۆ سەر فەتحوڵا گولەن و شوێن کەوتوانی بە چەشنێک هەر چ شتێکی خراپ ڕووی بدایە دەخرایە ملی خزمەت. تەنانەت دەیان سیناریۆ و چیرۆک هەڵبەستران کە هیچ ژیریەک باوەڕی پێنەدەکردن. بەشێک لەو تۆمەتە کۆمێدیانەی میدیای بندەستی ئێردۆغان بۆ ناوزراندنی خواجە ئەفەندی هەڵیبەستن بەم شێوەیە بوون. ڕۆژنامەیەکی بندەستی ئێردۆغان دەیگوت گوایە گولەن پرۆژەیەکی ڤاتیکانە و بە بەردەوامی ئینجیل بە خوێندکارەکانی دەخوێنێتەوە. بەڵام ڕۆژنامەیەکی دیکەی بندەستی ئێردۆغان کە بە ئینگلیزی دەردەچێت دەیگوت ئامانجی سەرەکی ئەم بزاوە هێنانی حکمی دەوڵەتی ئیسلامیە بۆ وڵاتانی ڕۆژئاوا. یەکێکی دیکەیان دەیگوت گولەن ماسۆنیە و ئەوی دیکە دەیگوت خزمەتکاری بۆ دەستگای هەواڵگری مۆساد دەکات. تۆمەتێکی دیکە دەیگوت نەخێر ڕێکخراوێکی جیهادین و لە سووریا هێزێکی چەکداری ئیسلامیان دروست کردووە. ڕۆژنامەی ئاکشامی بندەستی ئەردۆغان بە مانشێتی گەورە دەینووسی گولەن کودەتا سەربازیەکەی میسری ئەنجام داوە. تەلەڤیزیۆنی ئاخەبەری بندەستی ئەردۆغان دەیگوت بازرگانی مادە هۆشبەرەکان دەکات و
ڕۆژنامەی ستاریش دەینووسی لە ئۆکرانیەوە ئافرەتی سۆزانی دەهێنێت بۆ تورکیا. هەر کەناڵی ئاخەبەر دەیگوت گوایە گولەن بە بەردەوامی قسە لەگەڵ خوددادا دەکات. بەڵام لە هەموو چیرۆکەکان کۆمێدیتر ئەوە بوو کە ڕۆژنامەنووسێکی نزیکی ئەردۆغان لەسەر تەلەڤیزیۆنی ئاخەبەر دەیگوت لە ڕاستیدا گولەن مردووە و CIA بە شێوەیەکی ئەلکترۆنی گولەنێکی نوێی دروست کردووە کە دەتوانێت وەڵامی هەموو پرسیارێک بداتەوە. Bütün vaazları CIA tarafından sayısal analize dönüştürüldü, dijitalleştirildi ve biz canlı bir soru sorsak, o sorduğumuz canlı soruya canlı cevap verecek sistem CIA'de hazır. لە هەموو ئەم چیرۆکە هەڵبەستراوانەش کۆمیدیتر ئەوە بوو کە لە کاتژمێری یەکەمی کودەتا سەرنەکەوتوەکەی تورکیادا ڕەجەب تەیب ئەردۆغان لەسەر فەیستایمەوە پەنجەی تۆمەتی بۆ فەتحوڵڵا گولەن درێژ کرد و گوتی ئەو کودەتای بەسەردا کردوم. لە کاتێکدا کە لێیان دەپرسی بەرپرسی مید لەکوێیە دەیوت نازانم، لێیان دەپرسی سەرۆکی ئارکانی سوپا لەکوێیە دەیوت نازانم و دەیگوت ژم براکەم هەواڵی کودەتاکەی پێداوم. Ve bu malum yapıya ait paralel yapılanmanın لە ڕۆژانی دوای کودەتا شکست خواردوەکەدا بەبێ ئەوەی بچووکترین بەڵگە هەبێت کە پەیوەندی فەتحوڵڵا گولەن و بزاوی خزمەت با کودەتاکەەوە بسەلمێنێ، حکوومەتی تورکیا دەستی کرد بە ڕەشبگیری شوێنکەوتوانی خواجە ئەفەندی. دەیان هەزار مامۆستا بە تۆمەتی ئەنجامدانی کودەتای سەربازی دەستگیرکران، دەیان هەزاری دیکەیان لە کارەکانیان دوور خرانەوە، دەیان دەستگای میدیایی ئازاد داخران و سەدان ڕۆژنامەنووس دەستگیر کران، هەزاران خوێندنگە و زانکۆ و کتێبخانە و نەخۆشخانە نەک تەنها داخران بەڵکو لەلایەن لایەنگرانی ئەردۆغانەوە تاڵان کران. هەموو ئەمانە کران، بەڵام هەتا ئێستا نەتوانراوە یەک بەڵگە بخرێتە ڕوو کە پەیوەندی خواجە ئەفەندی و بزاوەکەی بە کودەتاکەوە بسەلمێنێ. لەلایەکی دیکەوە تورکیا بە فەرمی داوای لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا کرد کە خواجە ئەفەندی ڕادەستی تورکیا بکاتەوە، بەڵام کاتێک ئەمریکا داوای بەڵگەی کرد تورکیا نەیتوانی تەنانەت یەک بەڵگەش بخاتە ڕوو. لە ئەنجامدا جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا لە سەردانێکیدا بۆ تورکیا لە ئەنقەرە گوتی ئەگەر بەڵگەتان نەبێت تەنانەت ئۆباماش ناتوانێت گولەنتان ڕادەست بکاتەوە. As powerful as Barack Obama is as president, he has no authority under our Constitution to extradite anyone. Only a federal court can do that. Nobody else can do that. دوایین هەڵمەتی ئەردۆغان ئەوە بوو کە فشار بۆ سەر وڵاتانی جیهان دروست بکات، خوێندنگەکانی ئەوین لە وڵاتانی خۆیان دابخەن. وەزارەتی دەرەوەی تورکیا نامەی بۆ هەموو وڵاتانی جیهان نات. لە نامەکەدا باز لەوە دەکرا کە گوایە بزاوی خزمەت ڕێکخراوێکی تیرۆریستیە و ئامانجی لەکردنەوەی خوێندنگە لە وڵاتان ئەنجامدانی کودەتای سەربازیە، بەڵام هیچ یەکێک لەو وڵاتانە گوێیان بۆ ئەو داوایی حکوومەتی تورکیان نەگرت. هەموو وڵاتانە بەتوندی وەڵامی تورکیایاندایەوە و ڕێگەیان پێنەدا دەزوەر بداتە کاروباری ناوخۆیان. هۆکاری ئەوەی ئەمریکا خواجە ئەفەندی ڕادەستی تورکیا ناکات و هیچ وڵاتێکیش ئامادە نیە خوێندنگەکانی ئەوین دابخات دووشتن. یەکەمیان ئەوەیە کە هیچ کەسێک لە جیهاندا باوەڕ بە تۆمەتەکانی تورکیا ناکات. دووەمیشیان ئەوەیە کە هەموو جیهان دڵنیایە لەوەی خواجە ئەفەندی و بیری گولەن و بزاوی خزمەت لە پێناوی ئاشتی و پێکەوە ژیانی گەلان و بەها بەرزەمرۆییەکان کار دەکەن و ئومێدێکن بۆ ئایندەیەکی گەشتر لە جیهاندا. کاروانی زانست و بەها بەرزەمرۆییەکان کە 40 ساڵ پێش ئێستا لە شاری ئێزمێری تورکیاوە کەوتەڕێ، ئەمڕۆ گەیشتووە بە هەموو جیهان و هەموو خاوەن ویژدانانی جیهان باوەشیان بۆ کردوێتەوە. خواجە ئەفەندی هەتا خوداتەمەنی پێبدات بەردەوام دەبێت لە سەرگوتنی ڕاستی و هاندانی کەسانی دەوروبەری بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی. بیری گولەن بەردەوام دەبێت لە ڕۆشنکردنەوەی ڕێگەی ئەوانەی ئاشتی و خۆشەویستی و لێبوردەیی و پێکەوە ژیانیان کردووە تا ڕێگەی ژیانیان. بزاوی خزمەتیش هەتا تاکە کەسێکی مابێت لە سەرزەوی بەردەوام دەبێت لە خزمەتکردنی مرۆڤ. Elif gibi dimdik dur, isyanına zincir vur. Bugünlerde gel
güzel gün